بەشی زیادەڕۆیی شارەوانی سلێمانی نزیکەی 50 خانووی زیادەڕۆیی لە نزیک ناوچەی پیشەسازی لا دەبات کە ماوەی 10 ساڵە بەشێک لە هاوڵاتیان کە ئاوارەی سلێمانی بوون تیایدا نیشتەجێن و مڵکی شارەوانیە. لە بەرامبەردا هاوڵاتیانی ئەو شوێنە دەڵێن حکومەت بۆ قەرەبووکردنەوەیان زەوی لە قولەرەیسی سێ پێداون کە هیچ خزمەتگوزاریەکی نییە و زۆرێکیشیان تا ئێستا نازانن زەویەکانیان کامانن. لەگەڵ ئەوەشدا مۆڵەتی 2 مانگیان پێدا بوون بۆ چۆڵکردنی خانووەکانیان و ئێستا دەستیان کردووە بە ڕوخاندنیان و نازانن بەم وەرزی سەرمایە ڕوو لەکوێ بکەن. واژدە ساڵ شاڕوە جا قەرەبوو على ئەساس بکرێنەوە قەرەبوویە کراینەوە عەرزەیەک بوو لە دوورە دەست زۆر دوور بوو یعنی لە ئەو لای ڕاپەڕینەوە هەر زۆر دوور بوو خەدەماتی نەبوو جا هەنێ خەڵک هەی بوو ڕۆشتن هەنێ خەڵک نەیبوومانەوە وەکو ئێمە کەماینەوە ینی ئەمکانێتی ئەومان نەبوو بڕین ماڵی جارەکەین یا خۆت شتێک بەکرێ بگرین ئیتر داوای قەرەبوویەکی باشترمان گوتما و ئەرزانەمایە بۆ بگۆڕن بخەنە شوێنێکی نزیکتر کە خەدەماتی هەبێ یا عقاراتێک شتێک سلفەیەکمان هەبێت بۆی کە بینایەکی باشی لێ دروستکەین. ئەم خانانە وەختی خۆی تعویزیان وەرگرت و عەرزیان وەرگرت عەرزەکانم خەدەماتی نییە کەوکو خەدەماتی نێوان نەچوون تیامەوە هەنێکیان نەکیان ڕۆشتون ئەوەی کە چۆڵە ڕوخێنن ئێستامە ماڵیتە؟ ناوە ماڵیجانی ئەو لەکوێ تەعویزیان پێداون؟ عەرزان داون دەلەباتی کە چۆڵێکە ساڵێکە بێ هیچ خزمەتگوزاری نییە و عەرزەیە وەرانگرت لە باتەوەی کە لێرە بوون ئاوارەکان بوون ئەمانە ئیتر مەجموعەیەکیان چۆڵیان کردەوە چۆڵەکان ڕوخێنن ئەوانەی کە تیامن نەڕوخاوە. لە شارەوانی سلێمانی بەشی زیادەڕۆیی بەتایبەت پەیام پەیوەندی کرد بە شارەوانی سلێمانیەوە بەڵام ئەوان ڕانگەیاند ئاگاداری ئەو بابەتە نین. لێپرسراوی بەشی زیادەڕۆیش وەڵامی پەیوەندیەکانی پەیامی نەدایەوە. هاوڵاتیان دەڵێن حکومەت تەنها لە ڕوخاندن و تێکدانی خانوو ماڵی هاوڵاتیان ئازایە. ئێستا کە زستانە و منداڵەکانیشیان لە ناو تاقیکردنەوەی نوێی ساڵدان دەرکردنیان لەو شوێنە ناڕەوایە. ئەو قەرەبۆی کە کراینێتەوە عەرزەمان دراوەتێ بەڕاستی شوێنی نیشتەجێبوون نییە هەڵبەتە شوێنەکە نە خەدەماتی تایە نە ئەوەی تایە ئینسان تایە بژی بچی لەوێ خانوویەکە یان تەسەڕوفی پێوەکەی بەڵێ ئەمە قەرەبوو کراینێتەوە بەس کە ئیسفادە لەوە عەرزە نەکەین بە چیە بەعمەلی چی ئێمەیەت عەرزەکە ناڵم خەدەماتی تیانە اینجا تەسەڕوف فەلاح تەسەڕوفی پێوەکە بە حساب ناوی قلۆرەیسی سێ بەس لە قلۆرەیسی سێکی دێکی تایە سۆتکەیەکوێ لەبەر ئەوەیە وەک فرۆشتن و کڕین و فرۆشتنی هیچ ناکات یعنی باوەڕەکەی وازانم 6 وەرەقە 7 وەرەقاکە اینجا لەوەش گەڕێ ینی لەم کاتەیە لەم وەرزەیە بێ کۆمپانیا کڕوێت ئەم عەرزانەی کڕیوە خەڵک مناڵی تەلەبە و ئەوە یعنی بەڵێ کۆمپانیا کڕوێتی پێم وا بێ کۆمپانیای وازانم ئەوەی کە لە 100% نازانم بەس وازان کۆمپانیای نەوزات کڕێتی نەوزاتی ئەمەی چوارچرای نوێ ئەیکەن بە چیانی طبعا ئەیکا بە شوێنی تیجارەت و بە شوێنی هەر سەکەنی و بەوە قابلە بیکە بە خەدەماتی خەڵکی فەقیر و ژاری سوادی لەکە هەڵبەت ئەمانە ئەیکەن بەو شتانەی کە فەقیری سوادی لێنەکە. هاوڵاتیانی ئەو ناوچەیە دەڵێن ئەوان لاریان نییە لەوەی لەسەر مڵکی شارەوانی خانوویان دروست کردووە بەڵام خۆ دەبێت لە شوێنێکدا قەرەبوو بکرێنەوە کە بە کەڵکی ژیان بێت و خزمەتگوزاری هەبێت نەوەک بەم شێوەی ئێستا کە بوون و نەبوونی ئەم زەویانەی پێیان دراوە وەکو یەک وایە و جارێکی دیکە ئاوارە دەبنەوە هاوشەوەی 10 ساڵ بەر لە ئێستا. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.